الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشەویستەکان یۆجە لەوەشیە فرەخرا بکات دڵی ئەن ئینسانی ئیماندار بەدگومان بۆ گومانی خراپە بەرەوە چەنی ئیماندارا تەری ئی بەدگومانیە شەریعەت و ئیسلامینا فرە باسکریان کە ئینسانی ئیماندار بەڵگومان نەبوو چەنی خوای جەلە جەلالوه چەنی پێغەمبەرا عەلەیهیم السەڵات وەسەلام. یەهود ئاگد و پێغەمبەراشا چی پێی ئامێ بەدگومانی چەنی پێغەمبەرا کەرێنێ فرە وەختی پێغەمبەرەکە شەهیدێ کەرێنێ بۆ نەو بەڵگومانی وێشاوە. چەنی ئیماندارا مەبوو بە هیچ شێوازێ بەڵگومانێ بینێ، گەورەکێ بە هیچ شێوازێ مەبوو بە گومانی خراپ و چەنی ئاکەسا ئینە چێر دەستشانە مامەڵەکە ئینە یاسێوەنە شەریعەتەنە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەبوو ئومامە پێما گێڵنەوە فەرماوە وەشەویست فەرماواش إن الأمير إذا ابتغى الريبة في الناس أفسدهم. ئەگەر ئەمیر و گەورە بە گومان و مامەڵەشکە چەنی خەڵکی خرابنۆ ئینە یانەکەوتەوە دەست بە نەکەرۆ بە گومان و مەبوو مامەڵەکەری چەنی زارۆڵەکەەوە هەرمانەکێتەنە دەست بە نەکەرۆ چکە ئەسڵ ئینسانی ئیماندارە نەپاکی و تەهارەتە دماتەر گرد و دەوڵەتی چەنە پێسنن ئیسە چی فرە وەختی گلەیە کەرمە ماسمێ جاسوسی فرە بیەن دڵی مسلمانانە چکە ئاکەسێک کە وڵاتەکە بەرارڕاوە نظام و ئاروێ گرد و عالەمە سەر و جاسوسی کردێ ملۆڕاو کە نظام پیسی عولەمەی جیهانی ئاردەن و تەطبیقشکردن سەر گرد و عالەمی سەر و ئانێرەم هەر جەنگێ گەورێ بە هەرچی بە گەر سەر جاسوسی ملۆڕاو چی چونکە ڕایبەت هەن دائما ئاکەسێک کە باە بە گەورێ ئەگەر بە وەشەویسی با بە گەورێ پێویست شاپانەیە نییە کە جاسوسێ بنیادت لێ خەڵکینە، بەڵام بە زۆرە منێوەش سەپنا دائما جاسوسێ فرەکەرات لێ خەڵکینە. فەرماوە هەر کاتێ هەر قەومێ ئەپی شێوازەبی هەر ئەمیری ئەپێسەش کرد قەومەکەش توش و فەسادی کرد توش و خراپەکاری کرد توش و گوناهباری کرد. فرە مهمە ئێمە چ ئاست و فەردینە چ ئاست و کۆمەڵگا و مجتەماعینە دەماتەر ئاست و دەوڵەتدارینە بە هیچ شێوازێ دەوڵەت سەر و گومان خراپی مەلۆڕاوە سەر و پاکی و تەهارەتی ملۆڕاوە. ئەبوو تاالبی مەکی فەرماوە سوء الظن ئینسانەنە کاتێک کە سوء الظنەوە مێ دڵتەرە وەراوەر و کەسێوە فەرماوە زانە یان تۆ وە خراپەنی یان فەسادێەوە ئینا نەفستەنە ئینا فکرتەنە یان کۆمەڵی ڕەفیقی خراپەوە هەنێ ژە ڕەفیقی خراپە کاتۆ تەماشۆ کۆمەڵگا کردێنە یان ئانەنە خراپیەوە ئینا دڵتەنە و گەرتە بەرش بڕی مەتاوی بە گومانی خراپ سەر و ڕەفیقەکەەوە بەرش بڕی. فەرماوە حتا جاری چانە هەن کە گەورەکی ئەگەر ئامێت توش و ئی حاڵەتەیە بێ فەسادێ فرە گەورە دروست کرد حتا ماچۆ تاتێوە یان مێردێەوە ئەگەر چەنی ژەنەکێش فرێ بەڵگومانی مامەڵەکەرۆ کاتێزانی ئللا ئاخێزانەشی توش و فەسادی. فرە مهمە ئینسانی ئیماندار فرە سەر و تەهارەتی مامەڵەکەر. ابن عباس فەرماوە ئەگەر خەڵەتیە و بەنامێ دینیۆ پەنە مۆشتەرا چانەیەکە بەو بەنامێ دینی و چێوەکان مردنونە ئەگەر یۆ خەڵەتنم بەنامێ دینی و هیچتا ئانەمە پەنەوەشتەرە. ئێمە ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئارۆنە بریندارێن کافرێ گرد و دنیای سەرۆکما کۆ بێنێەوە مەشاکیلێ ما فرێنێ کریۆ ئی بەدگومانیە یۆ بۆ چا ئەخلاقە پیساد لێمانەکە بەرژباری سەر و تەهارەتی سەر و نەظافەتی سەر و طەیبیەتی شپێسە مامەڵەچەن یەکتری کەرمێ سادە و ساکار مامەڵەچەن یەکتری کەرمێ خوا بەرەکەت چاکاتەنە وەزنۆرە. عمرو کوڕی عاس قسەیەوەشەنە فرە مهمەنە. عمرو کوڕی عاس قەڵ ماسودیۆ داهیەت العەرەب پێوە فرە گەورە بیەن فەرماوە ئاگاڵ چەنە بوو هەر کەسێوە فرە بە زیرەکانە وەژ مامەڵەکەرۆ ئەعتیماد فرە سەر وەژ بنیۆرە ماسود دائیمە ڕەفیقشکەنی خەڵک دوورگنەوە چەنش چوە کەسێوە صاف نییە
ماوسە سعیدی نووسی فەرماوە تەماشۆ ڕواسێک کردە چۆنی ماساوی ماچۆ ڕواسە فێڵش فرێن بەڵام دائیمە لە ڕەنە پیسن بەڵام تەماشۆ ماساوێک کردێ ماسۆ بە حیاتێن ئەچن سادە و فەقیرە نە ماساوێک لێ ئاوێرەملۆ بە حیاتش ماساوە مەوینی ئێسقانەکەش بەرەوە لە ڕەبوونە دائیمە بایی ئەنێ گۆشتژی ناوکە فەرماوە بە سادەیی مامەڵە کەرە خوا بەرەکەتە وڵاتەنە بە فرت و فێڵ و فرەزانی و گەرەکەڵ بۆ ئەتیما سەروەوە بنێرە گەرچی و دەژەسە نەمەوەی ئێمە جە ئارۆنە جەگەر کاتێ زیاتر هەرمانەوە پانەینەکە سی قەومتمانە بە یەکتری کەرمەوە سی قەومتمانە بڵێ میلەتەکەوەمانە جارێتر مەرزن مێرە ئەدەب و حیا جارەوەتە مەرزن مێرە و ئەشم ئافیکرە فاسدێ کە ئامێنێ خراپەشەکەدن لێ میلەتەکەینە سی قەشا ناستن ئینەیە گردی لابەرمێ دەست بە نەکردنەوە پێوە هەرمانەکردن تا ئومەتە بەرز بوو ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم دنیانە هەرمانش بە یەکتری هەن دما و مەردەی هەرمانەوە بە یەکتری هەنە ڕۆزی نەبیە ماوە هەرمانەوە بە یەکتری هەنە بەهەشتە نێو چاچیەوە فرەوەشاکە ئینسان منت لێ بەهەشتیانە یەک گومانی خراپ نیە دڵسۆنەکە ملۆ بەهەش دڵش فرە پاکە شێگە بەهەشتیە بیمێ تا بەهەشت و ئەو لای شەمەڕوانی ماکەرەوە خوای داواوە نەکەمێ گومانی خراپ و بەدگومانی دڵەکەمان منازەیە ئەکرەم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله